بەچێت هێشتم ڕەنگم گۆڕاوە سەردە ئەی هەرچەندە هەوڵ ئەدەم وەشارم لە بن پەردە ئەی حەبیبی ئەسمەر چوکلێتە بۆچی پێ مەڵەی شێتە ئەی وەرا بە قوربانتم شێتە خاکی بەرپێتە ئەی دیوانی مەمبادین بەڕاستی گەلێک مەردە ئەی ئەمنیش لە خزمەتیدام هەوای ئەدەم من بەندە ئەمنیش لە خزمەتیدام هەوای ئەدەم من بەندە ئەی تەمانی لاویەتی من هەردوو هەرەسیێنە ئەی لەگەڵ دڵی دۆژیام بەس لە یەک شوێن و چێنە ئەی ڕێبواری ڕێگاکەی تۆم لە شق بەستەڕێنە ئەی دنیا هەمووی تۆی دەوێت ناوی تۆ مارکەکێنە ئەی کێ هەیە تۆی خۆشنەوێت لە شارستان و دێنە ئەی کام نیگار پێش دەتوانێت ڕزمی تۆ بکا بەوێنە ئەی با کەسێکم بۆ بێنن بڵێن وەک تۆ خاوێنە بڵێ کەسێک وەکو تۆ شەوق بدا وەک ئاوێنە ئەی تۆ بکوژی لاوانی حەقمانت لە داوێنە ئەی وەرا دڵی بێناسم وەک کۆرپە بلاوێنە ئەی بەدەستی نەرمت دڵم لە خەوی خەم هەستێنە ئەی هێلانەی خەمی دڵم وەک زوڵفت بژاکێنە ئەی هەرچی مازار بینیوە هەموویم لێ بتۆرێنە ئەزێ ئازار خۆشبەختی بەرەو ماڵم بهێنە دەی حەبیبی ئەسمەر چوکلێتە بۆچی پێ مەڵەی شێتە حەبیبی ئەسمەر چوکلێتە بۆ بانگم مەکەی شێتە ئەی شێتە بە قوربانت پێ شێتە سەری لە ڕێتە ئەی دەبێ باشیان بۆ بڵێن من بەرزان بیکوڵێنە دەبێ باشیان بۆ بڵێن ئافەرین بیکوڵێنە شێتە خۆشێتر مەکە ئەڵەی کچە مەنسووری ئەی بۆ جورا سلانەوەت ئەڵەی بابە نوێلی ئەی مۆدیلی جلەکانت دایمە ئاخری مۆدێلی ئەی هەرچی کچانی ترن شێدی مۆد و ڕەنگێتی ئەی شێتە کە دەیتە جێ جوان سوورا و مەدە لە لێوت
واز لە شێوەت بێنە تاڵی قژت خاومەکە هەی من خێرا باوەش دەگرم لە خۆڕا وارمەکە هەی شێتە چونە جوانەکەت دەبووری دڵم نادا هەی شێتە وێنە جوانەکەت دەبووری دڵم نادا هەی جوانی چاوەڕەشەکەت ڕێبەختیانت نادا هەی ویژدانم قبوڵ ناکات سەوسەیری کەسێترکە هەی گەر کەسێترم بوێت دڵ تەرکی لێدانەکە هەی دیوانی من بادین دەک خودا بە پاشایکە هەی بۆ جوان ڕۆی ئاوەکەڵی هونەر بێ دڵی ناکە هەی سۆرانی حاجی نووری هونەر بە یادی ئەوکە بۆ ئەمە سمیێڵە هونەر بێ دڵیت ناکە هەی بۆ کاک ئەمە سمیێڵە هونەر بەندێ بەڕێکە هەی دەبێت جوانیان بۆ بڵێم هونەرگەحدەیان بۆ بکە هونەرگەحدەیان بۆ بکە ئەو بەزمەی بۆ خۆشکە هەی یارم چۆوە بۆ مەکتەب بە کراس و تەنورەوە هەی ئەم بینێ بە چوار پەنجا هەی ئەکا لە دوورەوە هەی ئەڵێ هونەر دوای دەوام با بچینە دەرەوە ئەمە ڕۆگەلێ هیلاکوم ئابەم دەرس و دەورەوە هەی دەرسی یاخی ناخوێنێ پێڵێ ئەدۆزێتەوە هەی یاگای لە من هەز نییە یەکدێڵ ناخوێنێتەوە هەی کە مامۆستا خافڵ بوو بۆ بەگرێ بەدەستەوە ناپچاتێک لە پۆلا بە پێڵوو مەبەستەوە لێتە جەژوانم بەدڵ بە سۆز و بەهەستەوە ئەڵێ لە جیاتی خوێندن عەشقی تۆ ئەنووسمەوە هەی دیوانی من بادین گەحدەی بۆ ئەکەمەوە هەی بۆ جوان ڕۆی ئاوەکەڵی با دوور نەبیێ لێمەوە هەی سۆرانی ئاجی نووری خۆشمەوێ لە ناخەوە هەی بۆ حەمە سمێڵ ئەڵێم حەمە گیان دەیڵێمەوە ئەوە لە خزمەتی دەم کاتوانە ئەڵێمەوە بە خێرهاتمیان لێ دەکەم هەرچی وا تۆزەوە بە خێرهاتمیان لێ دەکەم کاکتواناش ئەڵێمەوە هەی ئەڵێ لە بیرکاریە دڵم لە یاسای تۆیە ئەی کە پێمەڵێ دوژمنم فێڵ و فرد و درۆیە ئەڵێ ئەو کێشەی کیمیا ڕێگوێنەی من و تۆیە ئەی کە چۆن ناوێتە یەک بووین وجودمان سەر بەخۆیە هەی ئەڵێ لە ئینگلیزیە حەزم لە حەرفی تۆیە ئەی چی بکەم پێش هەموو حەرفێ حەرفی ناوەکەی تۆیە
هەمووی بەخۆشی وەیە ئەوە لە خزمەتیاندا هەمووی بەخۆشی وەیە